لەگەڵ ئەوەی زۆر کات بەرپرسانی تەندروستی بانگەشەی خۆپارێزی لە هاوڵاتیان دەکەن و داوا دەکەن هەڵگرانی ڤایرۆسی کۆرۆنا لە ماڵەوە بمێننە و تێکەڵ بە خەڵک و شوێنە قەرەباڵغەکان نەبن، بەڵام بە جۆرەی زانیاریەکانی پەیام لا ئەگەری نەمانی جێگا بۆ توشبوانی ڤایرۆسەکە لە مەڵبەندی تەندروستی ئاسوودا کە تایبەت کراوە بە چارەسەرکردنی توشبوانی ڤایرۆسەکە لە سنووری بەڕێوەبەرایەتی تەندروستی چەمچەماڵ کە تەنها جێگەی 20 نەخۆش دەبێتەوە، ئەوە بڕیار دراوە توشبوانی ڤایرۆسەکە لە بەشێکی سەنتەری فریاکەوتنی چەمچەماڵ چارەسەریان بۆ بکرێت. هەر ئەمەش مەترسی لەسەر ژیان و تەندروستی هاوڵاتیان دروست دەکات. هەمیشە خۆشیان بانگەوە زێواکەن کە بڵین نەخۆشەکان جیا بکرێنەوە، بەڵام بەداخۆ سەیری خەزایەکی چەند چەماڵەکەی نەخۆشخانەیەکی بچووکی تایە ئەبیست خەرەوێڵیە کە بەش ناکە ئەچێ بۆ تەوارێکە لێ دووبارە تێکەڵە بێتەوە کە ئەمە ئەو پەڕیزەرە لە دووبارە تێکەڵ بە بڵین ئەوانترە بێتەوە تووشی ئەم کۆرۆنایە ئەبنەوە کامیش تەمان زەرەرە بۆ لایانی تەندروستی. دووبارە ئەوش نەخۆشەکان دێنەوە بۆ تەوارێکە تەوارێکەش تێکەڵ کەسەکان تربن تێکەڵ نەخۆشەکان تربن ئەوەنی تر ئەو کەسانە تووشی نەخۆشی ڤایرۆسی کۆرۆناش بن جگە لەو نەخۆشی کە خۆشیان هەیەە. هەروەها ئەبین کە نەخۆشی کۆرۆنا لەم کاتەیە زۆر بووە، ئەبینی چەمچەماڵ نەخۆشەکان تێکڵاوە کە جار هەیە، هەندێک جار نەخۆشی کۆرۆنا ئەبن بۆ تەوارێکە یان ئەخۆن چۆن نەخۆشی ئەو کەسی کە توش بە نەخۆشی کۆرۆنا لەگەڵ خەڵکی تێکڵاو کرد کە خۆی لە خۆیدا ئەمە لە هەموو عالەم بانگەشەوە کرد کە نەخۆشی کۆرۆنا ئەوانەی کەسانی کە توش بن نەخۆشی کۆرۆنا ئەبێ لە خەڵک جیا بکرێنەوە و هەروەها لە شوێن تایبەتی بخێوێدرێن. وتەبێژی تەندروستی چەمچەماڵ ئەوە ناشارێتەوە بەراورد بە ڕۆژانی ڕابردوو ڕێژەی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا لە سنووری بەڕێوەبەرایەتی تەندروستی چەمچەماڵ هەڵکشاندایە. سەبارەت بە تەرخانکردنی بەشێک لە سەنتەری فریاکەوتنی چەمچەماڵ بۆ چارەسەرکردنی توشبوانی ڤایرۆسەکە ناوبراو ڕایگەیاند ئەو بەشەی جیا کراوەتەوە بە شێوەیەکە مەترسی لەسەر تەندروستی و ژیانی هاوڵاتیان نەبێت. بەداخەوە ڕێژەی توشبوان لە ئێستاکەدا لە هەڵکشاندایە. من ئەگەر ئامارێکی ئەم هەفتە بە جەنابتان ڕابگەێنم لە کۆی 405 حاڵەت پشکنین بەداخەوە 215 حاڵەت پۆزەتیڤ تۆمار کراوە لە سنووری قەزاکەمان و هەر لە ماوەی دەڕۆژی ڕابردوودا بەداخەوە 6 حاڵەتی مردن تۆمار کراوە لە مەڵبەندی تەندروستی ئاسوودا. بەڵێ ئێمە هەمیشە ڕامانگەیاندووە لە ڕێگەی پێیجی بەڕێوەبەرایەتی تەندروستی چەمچەماڵەوە پێیجەکانی وزارەتی تەندروستی کە هاوڵاتیان پابند بە ڕێنماییەکانی تەندروستی و خۆیان بە دوور بگرن لە شوێنە قەرەباڵغەکان. نەبوونی بینای پێویست بۆ نەخۆشخانە و بنکە و مەڵبەندە تەندروستیەکانی سنوورەکە لە کاتێکدایە لە سەرەتای مانجی نۆڤەمبەری ساڵی پارەوە لەلایەن خێرخوازانەوە بینایەکی تایبەت بە چارەسەرکردنی توشبوانی ڤایرۆسەکە دروست کرا و ڕادستی بەڕێوەبەرایەتی تەندروستی چەمچەماڵ کرا. بەڵام پاش نزیکەی دەمانگ لەو بەروارە تا ئێستا نەک هەر نەتوانراوە سوود لەو بینایە وەربگیرێت، بەڵکو بە بیانووی نەبوونی پارە و بەردەوامی قەیرانی داراییەوە ئامێر و کەلوپەلە پزیشکیەکانیشی بۆ دابین نەکراوە. جەلال جەباری، کەناڵی ئاسمانی پەیام، چەمچەماڵ.